ئێوارەتان باش هەموو لایەک بەخێر بێن. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. هەڵبەت تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون لە چوارچێوەی چالاکیە بەردەوامیەکاندا و لەژێر دروشمی ئەو خۆراکەی تۆ دەیخۆیت بەژەهر گەورە کراوە بە بەشداری چەندین پسپۆڕی ژینگەی و کشتوکاڵی هەڵمەتی هۆشیاری دەربارەی زیان و کاریگەریەکانی پێنی کیمیایی و قڕکەرە کشتوکاڵەکانی ڕاگەیاندووە و لە سەرەتای ئەم مانگەوە ئێمە دەستمان بەکار و چالاکیەکان کردووە لە چوارچێوەی ئەم هەڵمەتەیە. ئێمە لە چوارچێوەی ئەم هەڵمەتەیە ئەمانەوەی قسە بکەین لەسەر ئەوەی کە تێبگەینەوەی ئاسایشی خۆراک چییە، بۆچی بۆ ئێمە گرنگە. ئەو پێینە کیمیایی کە ئەمڕۆ لە جیهان و هەرێمی کوردستانە بەکارێت زیانەکانی چییە بۆ ژینگە، بۆ ڕەگەزەکانی سروشت و بۆ مرۆڤ، و ئەو قڕکەرە کشتوکاڵیانە کامانن کە بەکارەهێنرێن و چ کاریگەریەک یان چ زیانێک بە مێرووەکان ئەگەێنن. لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر مامۆستا فەرهاد ئەحمەد خدر ئەکەین و ئەو بابەتەی کە لێرە پێشکەشی ئەکات بە ناونیشانی کاریگەری مێرووە قڕکەرەکان لەسەر زیندە جۆراوجۆری مێرووەکان چییە. لاچێ بۆ هەندێک لە ئێمە شتێکی تا ڕادەیەک نوێ بێ کە بۆچی ئێمە قسە لەسەر زیندە جۆراوجۆری ئەکەین یان لەسەر هەمە چەشنی ئەکەین یان لەسەر مێرووەکان. بۆیە گرنگە ئێمە بزانین بوومی ئەمان لە ناو ئیکۆسیستەمە بەرپرسیارەتیان چییە و لە هەمان کاتێک کە ئێمە ئەم قڕکەرانە بەکارهێنین لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستان چ زیانێک باوان ئەگەێنێ. ئەو بابەتە ئەمڕۆ مامۆستا پێشکەشیەکە، بەڵام من پێم خۆشە ژیاننامەکەی لەگەڵ ئێوە بەش بکەم. مامۆستا فەرهاد مامۆستای بەشی بایۆلۆژی کۆلێژی زانستە لە زانکۆی سلێمانی، هەڵگەری بڕوانامەی ماسترە لە مێرووزانیدا، ورتریش لەبارەی کاریگەریە لاوەکیەکانی مێرووە قڕکەرەکان لەسەر مێشهەنگەکان. خوێندکاری دکتۆرایە لە زانکۆی مەندڵ لە کۆماری چیک لە بواری زیندە جۆراوجۆری مێرووی دارستانەکانی کوردستانی عێراق. بۆ زۆر مای خۆشحاڵیە کە بواری پسپۆرێک یا دکتۆرایەک لەسەر هەرێمی کوردستانە، بە تایبەت لە بابەتێکی زۆر هەستیار کە پەیوەندی بە مێرووە هەیە. پتر لە دە توێژینە و بڵاوکراوەی هەیە لە گۆڤارە ئیمپاکت بەرزەکاندا، واتە لە گۆڤارە نێودەوڵەتیەکانە لەبارەی فاونا و زیندە جۆراوجۆری مێرووەکان لە هەرێمی کوردستان. جارێکەش زۆر بەخێر بێ مامۆستا، زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونت و زۆر خۆشحاڵین کە بەڕێزێ بیرت لە بابەتێکی ئەوەندە گرنگ کردوتەوە و لە بواری توێژینەوەکان و لە بواری دکتۆراکەشتا گرنگیت پێداوە. ئێوە بفەرمونون بۆ پێشکەشکردنی بابەتەکەتان، دواوەی کە مامۆستا بابەتەکەی پێشکەش کرد ئەگەڕێنەوە لای ئێوە و ڕاوسەرنجەکانتان وەرەگرین. زۆر سوپاس. سڵاوتان لێبێ. پێشەکی دەستخۆشی و سوپاسی ڕێکخراوی ئازادبوونەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە خێراتنی ئێوەی ئازیزەکەم. بابەتەکەی من ڕاستە کەمپینی ئەم ڕێکخراوە لەبارەی خۆراک و پەینە کیمیایەکان و ژەهراویبوونی خۆراکمانە. کەمپینەکەیان لەسەر ئەوەیە، بەڵام من سووتێکی ئەم کەمپینەم گرتووە. ڕاستەوخۆ باسی خۆراک ناکەم، ئێمە باسی مێرووەکەین. مێروو ئەو سەربازەونەیە کە ئێمە نایبینین کە هۆکاری سەرەکیە بۆ پەیدابوون و دروستکردنی خۆراکمان کە ڕۆژانە ئەیخوێن. بەڵام ئێمە هەست بەوە ناکەین، یان زۆر بەمان درێک بەوە ناکەین کە ئەوە مێرووە وا لە ڕۆک ئەکا کە ڕۆکەکان خۆراکمان بۆ دروستکەن، وا لە ئاژەڵە ماڵەکان و ئاژەڵی کێڵگا ئەکا کە شیر و گۆشتیانە دێت کە هێلکە و گۆشتیان هەبێ بۆمان. ئەوە مێرووە بە ناڕاستەوخۆ کۆڵەکەیەکی سەرەکیە لە تەواوکردنی ئەو پرۆسەیە کە لە کۆتاییەکەی ئەوەیە کە ئێمە خۆراکە خوێن. بۆیە ئێستا باسی مێروو گرنگی مێرووەکەین لە سروشتایە. دواتر دێنە سەر باسی تەوان مێروو هەمووی باش نییە، بەشێکیان
لەناو مرۆڤە یان ناو کۆمەلگای مرۆڤە لە مەرج لە ناو کوردەواریە لە هەر شوێنێکە کە باسی مێرووە کرێ خەڵک بەس لایەنە ناشرینەکەیەتە بەرچاو بەس مێش و لەو سیسرک و ئەم بابەتانە بەڵام دنیایەک جوانی تر هەیە لە مێروایە نەک هەر ئەوەی کە خۆیان جوان بن لە ڕووە شاعیرێکەوە لە ڕووە ژینگەیەکەیەوە کە چەند گرنگن کارەکانیان چەند جوانە بۆ تەواوکردنی پرۆسەکانی ناو سروشت ناو ئیکۆسیستم بۆیە ئێمە فۆکەسمان لەسەر ئەو لایەنەیان هەبێ خەڵکێک مرۆڤ لە بوارە جیاوازەکانە کە مێرو قڕکرد بەکارهێنێ بۆ کوشتنی ئەو مێروانەیە کە زیان بەخشن بەڵام ئەمان هەمویان نین بەشێکیانن کە زیان بە بەرژەوەندی مرۆڤ بەگەێنێ بۆیە مرۆڤ وەکو چەکێک پەناباتە بەر مێرو قڕکەرەکان و ئەم مێرووە زیان بەخشانە لە ناوەوە بەڵام لە پاڵ ئەمەیە پریشکی ئاگرەکە بەرچیەکەوێت تەڕ وشت بەیەکەوە سووتێنێ ئەو مێروانە لە ناوەوە کە کۆڵەکەی سەرەکین بۆ پەیداکردنی خۆراک لەسەر زەوی لە سروشتایە ئێمە باز لەو لایەنەیانەکەین کاری من نزیکەی 20 ساڵ ئەبێ بەس لەگەڵ مێرووا خەریکم بە سوتفەش کەوتومەتە ئەم بوارەوە لە ڕووی بایۆلۆجیەوە کەوتومەتە ئەم فیڵدەوە لەم بوارەیە ئیشەکەم و دایمەن هەوڵیشم داوە ڕۆ جوانەکەی ڕۆ شاعیرەکەی سروشت بگوێزمەوە بۆ خەڵک بۆ وەرگر ئێتر چ خوێندکارەکان چ خەڵکی بڵێن وەرگری نوخبەوی بیان لە فەزای گشتیا بێت کە قساکەین بۆیە ئەمڕۆ باسی کاریگەریەکانی مێرو قڕکەرەکان یان موبیداتی حەشەرات یان ئەو دەرمانانی کە بۆ کوشتنی قڕکردنی حەشەرات بەکاردێت کاریگەری چییە لەسەر جۆراوجۆری مێرۆکان جۆراوجۆری مێرۆکان چییە بۆچی باشە چۆن سوود بە ژیانی ئێمە ئاگەێنێ چۆن کۆڵەگەیەکە لە سروشتایە باز لەواکەین مێرۆکان چین و کامانن چیە مێرووە مێرو کۆمەڵێک گیانداری بێبڕبرن ینی لافەقەڕیاتن ئینڤێرتبرێتن جەستەیان دابەش بۆتە سەر سێ بەش سەر و سنگ و سک شەش پێیان هەیە هەنێ زۆربەیان جووتێک باڵیان هەیە وەکو قەبارە هەیەە زۆر ورد و بچوو کە بە چاو نابین رێبێ بە مایکرۆسکۆپ ببینی هەشیانە گەورەیە بەقەت ناو لەپی دەست تەنانەت گەورەتریش هەیە بۆ نمونە باشترین نمونەی گەورە شێرە کولە هەیە لەواتی ئەوەی کە لە ئەزمەر لە سەیرانێکە لە ئێوارانێکە دانیشت بێ شێرە کولەی بینیوە لە ئەزمەر زۆرە لە ئەزمەر و گۆیژە بەتایبەتی لە کۆتایی بەهار و سەرەتای هاوینە شێرە کولە یەکێکە لە گەورەترین مێرۆکانی سروشت نزیکەی ئەمە نەبێت ینی بەس بە ئەتوانین بڵین بەقە خشتێکە بێت بەڵام هەشیانە ئەوە نەوردا بەقە کێچێکە بۆیە وەکو قەبارەیان جیاوازە شکل و شێوەیان جیاواز بەڵام بەگشتی ئەم سیفەتانە کۆیان نەکاتەوە لەشیان سێ بەشە سێ جووت پێیان هەیە دەموپلێکی دەرپڕیویان هەیە جووتێک ئەنتێنایان شاخەوەستەوەریان هەیە و لەشیان بە مادەیەکی کایتین چۆن سیلیلۆز لەشی ڕۆکی داپۆشیوە سیلیلۆزمان بیست و هەمومان یان لەشی ئێمە هەمووی بە کیراتین داپۆشراوە جۆرە پڕۆتینێکە هەموو لەشی ئێمەی داپۆشیوە ئەو بە مادەیەک هاوشێوەی کیراتین و سیلیلۆز بە کایتین داپۆشراوە کایتینیش مادەیەکی جیڕە لەواتێ هەمووتان درک بۆ بکەن کە بە دڵنیاییەوە کە هەستەکەی مێرولە لەشی جیڕە لەشی ڕقە زوو ناشکیان ناپچڕێیان کون نابێ بە ئاسانی ئاوی تێناچێت ئەو مادە جیڕەوە ئەکا کە لەشی بۆ شێوە داپۆشراوە نەهێڵێ لەشیان تەڕێ ینی زۆر خۆگرن بەرگەی هەموو قورسیەکان و بارگرانەکانی سروشتەگرن مێرۆکان چەند زۆرن لە سروشتایە ئەوەی لە زانستی بایۆلۆجیایە هەیە نزیکەی بە نزیکەی 2 ملیۆن و قسوور یعنی کاڵێن قسوور 2 ملیۆن و 100,000 جۆرێک دیاری کراوە لە جۆرەکانی هەموو زیندەوەران ئەین لە بەکتریاوە بیگرا تا ئەگاتە مرۆڤ بە هەموو دار و درەخت و ئاژەڵی کێوی و گیاندار و کرم و ماسی و حوت و هەمووی بخەرە سەر یەک 2 ملیۆن جۆری هەیە بە نزیکەی 2 ملیۆن جۆری کە مرۆڤ زانست دۆزیوێتی و ناسیوێتەوە 2 ملیۆن جۆر لەو 2 ملیۆن جۆرە زیاد لە نیوەی بەس مێرووە بەس حەشەراتە ئەینجا بزانە چەند گرنگن نیوەی زیاتری هەموو زیندەوەران لەسەر ڕووی زەوی بەتایبەتی تریش حەشەرات بەس لەسەر
وشکایی هەیە تەنان ئەوەشی لە ئاوایە لە ئاوە شیرینەکانە هەیە لە گۆما و چەم و ڕووبارەکانە لە ئاوی دەریایە نییە گۆی زەوی سێ بەشە سێ بەشی ئاوە ئاوی دەریایە ئاوی دەریا و ئۆقیانۆسەکان هیچ مێروویتیان نییە مێرۆکان کە زیاتر لە 1 ملیۆن جۆریان هەیە هەر هەمووی لەسەر بەس لەسەر وشکایی و لەناو ئاوی شیرینە ئەو هەموو جۆرا و جۆریە بەس لەسەر وشکاییە هەیە حسابی وشکایی بۆ بکە وەکو قەبارە وەکو ژینگە وەکو لەکوێ ئەژی وەکو هەڵسوکەوت وەکو ڕەنگ وەکو کاتی دەرکەوتنی وەکو لە ڕۆی بەرژەوەندی مرۆڤەوە کامیان سوودبەخشە کامیان زیان بەخشە جۆرا و جۆرێکی زۆر هەیە ئەیتر تۆ لە خاڵخاڵەکەی کۆ بیگرە مێرووە حیسابە مێرولە پەپولە قالۆنچە کولە هەموو ئەوانەی تر مێشولە هەموو ئەمانە مێرون بەناوبانگترین نیشانیتر ئەوەیە پەپولە و کولە و قالۆنچە و مێشە جۆریشی زۆرە ڕەنگیشی زۆرە قەبارەی جیاوازیشیان هەیە وەکوتم نیوەی زیاتری جاندار نەک جانداران هەموو زیندەوەران بەڕۆک و بەکتریا و جاندار و هەر هەموویەوە نیوەی زیاتری بەس مێرووە زیاتر لە 1 ملیۆن جۆری مێروومان هەیە لە سروشتایە نزیکەی لەواتێ بڵێن 100,000 جۆر مێروومان هەبێ بەس لە کوردستانە لە هەرێمی کوردستانە وەکو جۆر تۆ چەند جۆر ماسی هەیە لە هەرێمی کوردستانە چەند جۆر باڵندەت هەیە ئەی چەند جۆر بۆ نمونە جانداری تر هەیە 100,000 جۆر بە تەخمینی من بە قەبڵاندنی من نزیکەی 100,000 جۆری مێروو هەیە بەس لە کوردستانە ئەمە جۆر تر بزانە لە هەموو شوێنەکە ئەمە وایە بەڵام لەناو دەریایە نییە ڕۆڵی مێرۆکان چییە لە سروشتایە ڕۆڵی سەرەکی مێروو بە دەرەجەی یەکەم پیتاندنی گوڵەکانە پیتاندنی گوڵ یعنی دروستبوونی بەرووبوومی چێڵگەیی ئێمە جێزەرە خۆین سڵقە خۆین گەڵامێوە خۆین کاهوو ئەخۆین ئەمە بەس گەڵا و قەدەکان ڕێواسە خۆین ئەی تۆ وەرە سەر میوەکان ڕیزیکە هەر هەمووی ئەنجا بڵێن تۆوەکان ئەوانەی کە بڵێن بۆنمە فاسوولیا لۆبیا نازانم چی ئەمە وشکە خواردنە وشکەکان باشە ئەمە بەس خۆراکی خۆمان ئەی خۆراکی ئاژەڵی کێڵگەی مانگا و بڵێن مەڕ و مانگا و پەلەوەرەکان و ئەمانە ئەوانەی کە لە کێڵگەیان پێویستیان بە ئالیکە ئالیکی سەرەکیش وێنجە و سیاپەڕە ئەمانە هەموو گوڵیان هەیە لەگەڵ ئەوانەی کە ئێمە میوەیەی خۆین ئەوانەی کە وەکو بابەتی پاقلە و فاسوولیا و ئەوانە وشکەمەنیەکان ئەوانەی تر کە وەکو گەڵا ئەیان خۆین ئەیان وەکو ڕەک و ئەیان خۆین ئەمە هەمووی پیتاندنەکانیان هەمووی لە ڕێی مێرووە بێت مێروو نەبێ هیچ کام لەو ڕۆکانە نییە لەو بەربوونی کێڵگەیە نییە مێروو نەبێ وێنجە و سێپەڕ نابێ وێنجە و سێپەڕ نەبێ ئالیکی مانگا نابێ ئالیکی مانگا نەبێ یعنی شیر و گۆشت کەمە بێتەوە لەسەر ئاسی جیهانە دابەزێ بزانە چ کاریگەریەکی هەیە بە ناڕاستەوخۆ لەسەر ژیانی ئێمە مێروو سەرچاوەی دروستبوونی خۆراکمان کۆڵەکەی سەرەکیەکەی کێیە پیتاندنی گوڵەکانە کە مێرۆکانی کەن لە 1982 بۆ 1990 ئێمە تەبعەن هەموو بە پێی توێژینەوە ڕۆکە گوڵدارەکان کە بەرووبوومی کێڵگەیان هەیە بە هەموو جۆرەکانیەوە پشت بە مێرۆکانە بەستن بە تایبەتریش پشت بە مێشەنگ و زەردەواڵە و قالۆنچەکانی ماڵە قالۆنچە ناشرینە چییە بەس ناوە ناشرینەکەیمان بەڵام دنیای قالۆنچەی جوان هەیە بەس بەسەر گوڵەوانیشێتەوە هەموو ژیانی لەسەر گوڵەکەیە بە هاوژیانی لەسەر گوڵەکەژی پەپولە و پەروانە و هەموو ئەوانەی تریش کە ئیشیان چییە پیتاندنی گوڵەکانە بەبێ پیتاندنی گوڵەکان بەرووبوومی کێڵگەییمان نابێت بۆیە بە ناڕاستەوخۆ کۆڵەکەی ژیانن لەسەر زەوی لە سروشتا لە هەموو کۆمەلگایەکە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ژینگەیەوە کارێکی کەی مێرۆکان ئەوەیە جونگەیەکی سەرەکین لە تۆڕی خۆراک لە سروشتایە مێروو نەبێ باڵندە نابێت ئەو هەموو جۆرە باڵندەیەن نابێت مێروو نەبێ باڵانسی سروشت تێگەچێت ساڵێکیان ئینفلەوەنزای باڵندە بڵاو بووە
بوو بە پاندمیک وەکو کۆرۆناکە. کەمپینێکی گەورە کرا بۆ قەتڵ و عامکردن یاخود باڵندە کەمکردنەوەی باڵندەیەکی زۆریان کەم کردەوە لە ترسی چی ئەنفلۆنزای باڵندە. وای لێ هات چێڵگەکان پڕ بوون لە ئافات ئەو مێروانەی کە چێڵگەکان لەناوە بن. بەمەیە دەرەکەوێت کە تۆ دەستکاری شتێکەکەی لە سروشتا شتێکی کە تێگەچێت. بۆیە ئەوەی کە باڵانسەکەی ڕاگرتووە ڕاستە مێرو لەم لاوپی تاتن بابووکە، بەڵام لەو لاشەوە کە زۆر بوو خراپە. چیە باڵانسەکە ڕاگرێ؟ ئەوانن کە ڕاوچین بەسەریان کە بە زۆری باڵندەکانن یان هەنێک گیانداری ترن، کەواتە ئەمان نەبن باڵندەکان نابن، یان باڵندە نەبن ئەمان زیادەکەن، ئەمان نەبن ڕۆگ نابێت. و هەروەها بەو شێوەیە کەواتە تەواوکاری یەکترین. ئەمە ڕۆڵێکی تری گرنگە. یەکێکی کە لە ڕۆڵەکانیان گەر مێرۆکان نەبن لە پاییزەکە گەڵای دارەوەرێ تا ساڵی داهاتووەرە مینێتەوە لەناو باخەکانمان لەسەر جادەکان لەناو لە دارستانەکانە هەموو کەڵەکە بن لەسەریەک. ئەی چێ ڕیسایکلینگیە کادەمە، چێ خاویەکاتەوە شی ئەکاتەوە پێکاتەکانی خێرا ئەگەڕێنێتەوە بۆ سروشت. ئەوە مێرۆکانن. بۆیە پاشماوەی گیانداران، پاشماوەی ڕۆکەکان، ڕۆکە مردووەکان، گیاندارە مردارەوەکان، گیاندارە مردووەکان، هەموو ئەمانە چێ شیانەکاتەوە پرۆسەی شیکردنەوەکە کێ بە خێرایی ئەیکات. خۆی شیە بێتەوە بەڵام کاتێکی زۆرێوێت مێرۆکان دێن خێرا شیەکەنەوە. بۆیە کۆمەڵی مێرومان هەیە پیسخۆرن، کاڵین پیسخۆرن، بەڵام لە قازانجی ئێمە و ژینگەیە پیسخۆرن. ڕاستە بۆ خۆیان شتی پیسە خۆن، بەڵام لە قازانجی ئێمەیە ئیشەکەن، لە قازانجی دارستان و سروشتا ئیشەکەن. خێرا بابەتەکانی بڵێن پێکاتەی ئەو شانە مردووانە ئەگەڕێنەوە بۆ سروشت. ئەمە سێ ڕۆڵی زۆر گرنگی مێرۆکان لە سروشتە، بەبێ ئەوەی ئێمە زۆر بەمان درکمان بەوە کردبێت، ئەومان یعنی ئەومان لەبەر چاوگرت بێت کە مێرۆکانە ئیشاکەن. بە دەرەجەی یەکەمیش ئەوەیە کە پیتاندن، یعنی گوڵ منە دایمەن وتومە گوڵ بۆ ئەوە نییە کە گوڵ جوانە و تۆ لیکەی تۆ بیبێ بۆ دیاری بۆ یار و بۆ ئازیزانت بۆنی خۆشە جوانە ڕسمی لەگەڵا بگریت. گوڵ بە دەرەجەی یەکەم هاوژیانیە کە لە بینی مێرو ئەمە ملیۆنان ساڵە هەیە، هاوژیانیە کە لە بینی مێرو ڕۆکەکەیە. یعنی گوڵ کە جوانە بۆی سەرنجی مێرو ڕاکێشیە، گوڵ کە بۆنی خۆشە بۆی سەرنجی پەپولە و هەنگ ڕاکێشیە، کە شیلەیتیایە بۆی سەرنجی مێش و پەپولە و پەروانە و مێشنگ ڕاکێشێ، زەردەواڵە ڕاکێشێ بەلای خۆیان. یعنی گوڵ بۆ ئەوەیە. کەواتە ڕۆڵە گرنگەکەی سێ ڕۆڵی سەرەکی وەکو سێ خۆڵەکەی سەرەکیەوە ئایا لە سروشتا، بەڵام بە دەرەجەی یەکەم مەوزوعی پیتاندنەکەیە. بۆچی باسی ئەمە بووەکەم؟ بۆی بزانی کە ئەڵێن مێرو قڕکەر کاریگەری چیە لەسەر جۆرا و جۆری سروشت. مەبەستمان لەوەیە کە ئەمان ئەوەنە گرنگن جۆرا و جۆریان تا بە جوانی بمێنێتەوە وەکو بە سروشتی بمێنێتەوە لە قازانجی مرۆڤ وایە، لە قازانجی ئابووری مرۆڤ وایە. بۆیە بەکارهێنانی مێرو قڕکەرەکان بە ناڕاستەو خۆ زیان ئەگەێنێ بە ئابووری و ژیانی ڕۆژانی مرۆڤمان، زیان بە ئاسایشی خۆراکمان ئەگەێنێ، جگە لە مەوزوعەوەی کە ژەهراویە بە شێوەیەک لە شێوەکان بەرمانەکەوێت. باشە، مێرو قڕکەرەکان چین؟ مێرو قڕکەر بە ئینگلیزی پێڵن ئینسێکتیسایدز، یان ژیرتر بێ پێڵن پێستیساید. باشە، موبیدات الحەشەرات. ئەمانە کۆمەڵێک مادەی کیمیایی یان پێکاتەی کیمیایی ژەهرن خۆیان، یان دروستکراون یان بە سروشتی هەیە لە سروشتی وەرگیراوە، بەڵام زۆربەی ئەوەی کە هەیە دروستکراوە، دەستکردە لە کارگەکانە دروستەکرێت. بۆچی باشە؟ بۆ نەناوبردن و کۆنتڕۆڵکردنی ئافاتە کشت و کاڵەکان، یاخود بۆ ئەو حەشەراتانی کە لە ناو ماڵان، یاخود لە فەزای گشتیە بڵێن تەندروستی گشتی. بۆ ئەوە بۆ قڕکردن و لە ناوبردنی مێرۆ زیان بەخشەکان بەکاردێت. پێکاتی کیمیایی ژاریشت چەند جۆریان هەیە. وەکو جۆر من تۆزێ بە خێرایی بەسەریا ئەڕۆم، خۆی زۆربەی زۆری ئەوەی کە هەیە و لە بازار لای خۆمان هەیە دەستکردە، یعنی لە کارگە دروست دەکرێت، مادەی کیمیایی و لە کارگەی کیمیایی دروست دەکرێت.
بەڵام هەیەە سروشتین لە سروشتەوە لە ڕۆکەوە وەرئەگیرێت بەکاردێ وەکو مێر و قڕکرد بەڵام ئەمانە تێچوویان گرانتر و کەمتر هیچ نەبێت لە وڵاتی ئێمەیە کەمتر بەکاردێت پەنای بۆ ئەبرێت زیاتر پەرا بۆ شتە هەرزانەکە ئەبرێ و بەکاردێت شتە هەرزانەکە و دەستکردەکەش ئەوەیە کە زیانەکەی زیاترە بابەتەکان ئۆرگانۆکلۆراینیان هەیە ئۆرگانۆفۆسفاتەکانیان هەیە پایریثرۆیدەکانیان هەر تۆ لە بازاڕە بچی لای هەر دوکاندارێک لای هەر کەسێکیان لە دایرەی زراعە کە مێرو قڕکەرێک وەرەگری یەکێکە لەم بابەتانە پایریثرۆیدەکانە کاربامەیتە و لەگەڵ نوێترین گروپیشیان پیانەوترێن نیونیکۆتینۆید ئەمە دابشکارەکەیەتی طبعاً هەر یەکەی کە ئەڵێن ئۆرگانۆکلۆراین بە شێوەی دیدیتی و BHC هەیە ئۆرگانۆفۆسفێتەکان بۆ جۆری مەلافیۆن و جۆرەکانی تر هەیە کاربامەیتەکان لە جۆری کارباریل هەیە پایریثرۆیدەکان دڵتامثرین و نیکۆتینۆیدەکانیش بە ناوی ئەمیداکلۆرید و ثایۆمیکسۆگزام هەیە یەکەم جۆریان یەکەم گروپیان ئۆرگانۆکلۆراینەکانە ئەمە زۆر بەکار هاتووە پێشتر بەڵام ئێستا ماوەیەکی زۆرە ینی ماوەیەکی دوو درێژە دەتوانین بڵێن لە هەشتا و بە دەقیقی نازان تقریبا لەواتی ئەوانی پسپۆری ژینگە بن زیاتر یان پیسبوونی ژینگە بن شارەزاتر ماوەیەکی چاکە قەدەغە کراوە لەسەر ئاسی جیهان بۆیان دەرکەوتووە کە مادەی شێرپەنجەی تایە بە تایبەتی بابەتی DDT جاران خۆڵەمێشی پێڵێن سارەی مێشەکە کە هاتووە بڵێن گەڕەکانی گەڕەکوبانی پرژاندووە بۆ ئەوەی مێشولە کەم بێتەوە ئەمانە DDT بەکارێنەوە بەڵام DDT لەسەر ئاستی عالەم قەدەغە کراوە بەڵام تا ئێستا لەم وڵاتانی ئێمە ئەگە DDTش بەکارێنێت هاوشێوەکانی هێشتا هەر بەکاردێت ئۆرگانۆکلۆراینەکان ئۆرگانۆفۆسفێتەکان زۆرترین نزیکەی نیوەی مێرو قڕکەرەکان بەکاردێن ئەم جۆرەیانە ئەم جۆرە ژەهراوێتی زۆر خێرایە تەنانەت مرۆڤ ئەوەی کە بەکاری هێنێ تووشی ژەهراوی بوونە بێت دەگەن بە باشی بەکاری نێنێ ئیتر بۆ چاوە بۆ هەناسەیە بۆ پێستە چەندین حاڵەت و کەیسێ کاگەێنرێتە خەستەخانە لە کاتی بەکارهێنانە ئەمانە بەس ئەوەندەیان هەیە زوو تێگەشکێن زۆر نامینێنەوە لە خۆڵایە لە خاکایە کاریگەریشیان لەسەر کۆندانی دەماری عاسابی مێرۆکان هەیە پایریثرۆیدەکان بە هەمان شێوە کاریگەریان لەسەر ناوی دەماری مێرۆکان هەیە ئەمە زۆری بەکاردێت دیسانەوە بەڵام پاشماوەکەی بۆ ماوەیەکی زۆر ئەمینێتەوە لە سروشتایە یەکەم جاریشکە دەرهێنراوە لە ڕۆکێک لە گوڵی داودیەوە دەرهێنراوە ینی بڵێن ئەکستراکتی مستەخلەسی ئەوە بەکار هاتووە دواتر بە شێوەی سناعی دروست کراوە کاربامەیتەکان بە حساب ئەمە سەیفە بۆ ینی بێوەیە بۆ مرۆڤ بەکاردێت نزیکی 120 جۆری هەیە و بە گەرمی زوو تێگەشکێت هەیە نیونیکۆتینۆیدەکان ئەمە تازەترین گروپیانن ئێستا لە بازاری لای ئێمە تقریبا هەیە ئایکۆن لەواتی هەر کەسێکتان کە مێرو قڕکەری کریبێ ئایکۆن یەکێکە لەم جۆرانە ئەمیش بە حساب ئەڵێن ژەهرەتی کەمە بۆ مرۆڤ بۆی بەڵام بۆ کاریگەری زۆر چاکی هەیە لەسەر مێرو قڕکەرەکان لەسەر مێرۆکان مێرو قڕکەر بۆچی بەکاردێت بۆچی باشە مرۆڤ بۆچی پەنای بۆ بردووە بۆ ئەو پەنای بۆ بردووە کە کۆنتڕۆڵی ئافاتە کشتتوکاڵەکانی پێ بکە کەمی بکاتەوە باشە یان ئەمە بۆچی بۆ ئەوەی باشترین بەروبووم لە ڕووی چەندایەتی چۆنایەتیەوە مسۆگەرکا بۆ خۆی تۆ کێڵگەیەک مێرو قڕکەری بۆ بەکار بێنە بەرهەمی زیاتر ئەبێ لەسەر لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە لە ڕووی ئەگەر مقارنەیەکی بە کێڵگەیەکی کە مێرو قڕکەری بۆ بەکارنێنی ئەمان لەو ڕۆ قازانجە بەڵام قازانجە زەرەر لە چی ئەیان بازاری پاراستنی بەرهەمە کشتتوکاڵی و باغداریەکان بەروبوومەکان لە دوای سنینەوە هەڵگرتنیان تۆ کە کاتێک لە کۆگایەکیان لە عەمبارێکە لە خەرمان لە شوێنێکایە بۆ کاتی خەرمانکردنا لە کاتی عەلوە لە شوێنی عەلوەیە لە دوکانەکانە ئەمە
هەڵگرتنیان طبعاً ئاسان نیە، جاری وایە مێروقڕکەرەکان دێن تەنانەت بە وشکە فرۆشەکانیش ناچارن پەنا بەرنەبەر مێروقڕکەرەکان بۆ دوورخستنەوەی ئەو ئافاتە کوشتتواڵی ئەو زەرەرانی کە مێرووە زیان بەخشەکان بە حیساب زیان بەخش بۆ مەسلحەتی مرۆڤ زیان بەخشە ئەجینا لە سروشتایە کە کاتێ مێشێک دێتە سەر دێتە دەوروبەری ئێمە خۆ مێشە ئاگای لێ نییە کە زەرەر بە ئێماگەین بەبەستیشی نییە زیان بە ئێمە بگەێنێ، بەڵام ئێمە وای لێکە دێنەوە بزڵبتی وایە زیان بە ئێمە ئاگەێنێ. دوورخستنەوەی مێرۆکانی ناوماڵ بەهۆی چیەوە؟ کەم ماڵمان هەیە، یعنی ماڵ کەم کەسمان هەیە ماڵی مێروقڕکەری تیا بەکار نەهێنابێت، مێروقڕکەر هەر بەکاردێن لە ناو ماڵایە. کەمکردنەوە لە ناوبردننی ئەو مێروانەی تەبعاً لە هینە لە تەندروستی گشتیایە دایرەی سەحا زۆر جار یان دام و دەستگاکان یان مەکتەب یان زانکۆ یا هەر شوێنێک کە گشتی خەڵکی هاتوچۆی تیا بکە مێروقڕکەر بەکارە، جاری وا بۆ دوورخستنەوەی دوو پشر یان بۆ مێشولە یان بۆ سیسرگ یان مێروقڕکەر لە تەندروستی گشتیا بە شێوەیەکی گشتی بەکاردێن، یان حکومەت خۆشی بەکارێنێ جگە لەوەی کە خەڵک و خاوەن کێڵگە و جووتیار و باخەوان و خەڵک لە ناو ماڵا بەکارێنێ لە حکومەت خۆشی بەکارێنێ بە بەرنامە. ئەی زیانە لاوەکیەکانی مێروقڕکەرەکان چین؟ طبعاً بە دەرەجەی یەکەم هەمومان نەزانی کە ژینگە پیسەکە، پیسکردنی ژینگەیە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ناو خاک و تەنانەت ئەچێتە ناو ئاوەکانی ژێرزەویشەوە لە ماودای درێژخایانە. کوشتن و کێشەکە لەمەیە، کوشتن و قڕکردنی مێرووە بێزیانەکان. ئەگەر 100,000 جۆر مێروومان هەبێ و 1000 جۆری زیان بەخش بوو بۆ بەرژەوەندی مرۆڤ، ئەیتۆ ئەو هەموو هەزارەی تریان بێزیانن بێوەین کۆڵەکەن لە سروشتایە وەکوی کە باسمان کرد ئەمانیشە کوژێت تا ڕوشک بە یەکەوە سووتێنێ. بۆیە ئەمانە بە ئامانج نەگیراون، تۆ مەبەستە نییە پەپولە بکوژی، مەبەستە نییە هەنگ بکوژی، مەبەستە ئافاتێکی پشتوکاڵی بکوژی لە ناوبەری، بەڵام لەو لاوە پەپولەکەش بەرێکەوێ هەنگ و خاڵخاڵۆکە و ئەوانی تریژ پشتیان بەرەکەوێ و بێوەین و لە ناوەچن ئەوانیش. بەهۆی حاڵەتێکی کەوە زیندە کەڵەکەبوون بایۆ ئەکومیلیشنمان هەیە یان زیندە قەبەبوون یان بایۆمەگنیفیکیشن لە سیستمی ژینگەیە هاتوچۆوە کات ئەم مادە ژەهرە و کاریگەریشیان لەسەر جەستەی جاندارەکان دەرەکەوێت ناو بە ناو. چۆن؟ بۆ نمونە ئەگەر باسی زیندە قەبەبوون بکەین، مێروقڕکەرێک بەکار هاتووە، ئەو شوێنە نزیکی ئاوە، ئەم ئاوا یاخود نزیکی زەویەکی تەڕە کرمی تایە، کرم ئەو کرمە بۆ نمونە 1 ملیگرام لەو ژەهرە چۆتە لەشی کرمەکەوە کە کاتێک ماسیەک دێ دەکرمەخوا لە ماوەیەکی کورتایە کەواتە 10 ملیگرام ئەوەی کە 1 ملیگرام لە لەشی کرمەکەیە کۆبێتەوە 10 ملیگرام لە لەشی ماسیەکەیە کۆبێتەوە. ئەگەر ئێمە بین 10 ماسی بخۆین یعنی 100 ملیگرام لە لەشی ئێمەیە لەو ژەهرەیە کۆبێتەوە، ئەوە پێوترێ بایۆمەگنیفیکیشن، وردە وردە گەورە بێتەوە ژەهرەکە خەستر ئەبێتەوە لە جەستەی ئاستێکی ترایە، بۆیە ئەو زەرەرە گەورەیەشە گەیەنێت. دواتر کاریگەریەکانی لەسەر جەستەی جانداران دەرەکەوێت جاندار و مرۆڤ. کاریگەریەکانی چییە لەسەر جەستەی مرۆڤ یاخود جاندار بە بەرکەوتنی ڕاستەوخۆ بیان بە ناڕاستەوخۆ بێت؟ هاوسەنگی هۆرمۆنی تێگەچێت، تێگەی یعنی نەخۆشی هۆرمۆنیەکان یاخود هەنێ شتێ لە کاتی خۆیان نییە، مەوزوعی عقم نەزۆکی سووڕی ژیانی مرۆڤ یاخود جانداران یان کاتی زاوزێ لە جاندارانە لە حەشەراتە، ئەمانە هەموو تێگەچێت کە تێکچوو یعنی ژمارە کەمە بێتەوە، کە ژمارەش کەم بۆەوە چانسی جۆرا و جۆریش کەمە بێتەوە لەلایەکیەوە. شێواوی کۆرپەلا بچووکبوونەوەی قەبارەی بەچکەکان ئیتر لە جاندارانی گەورەی ئابێ یاخود لە حەشەراتا بێت، هەموو ئەمانە کاریگەرین کە ڕاستەوخۆیان بە ناڕاستەوخۆ ئەو مێروقڕکەرانە کاچێتە لەشی گیان دێتە سووڕی ژیانی بڵێن تۆڕی خۆراکەوە. بۆیە بەو شێوەیە کاریگەری ئەبێت. ئەمەش وا ئەکات کە
جۆرا و جۆری کەم بێتەوە کە جۆرا و جۆری کەم بووە زیان بە بەرژەوەندی مرۆڤ دەگەێنێت ئیکۆنۆمی مرۆڤ حاڵەتێکی کە بە ناشارەزایی ئەمە کێشە گەورەکەیە بە ناشارەزایی مێرو قڕکەر بەبێ سانسۆر مێرو قڕکەر بەکاردێ جگە لەوەی کە مێرو بە ئامانزنە گیراوەکان لە ناوەبات مێرو بێ وەیەکانیش لە ناوەبات کەمەکاتەوە لەلایەکی کەەوە مقاومە و مەناعەتی مێرووە زیان بەخشەکان یعنی زیاتر چاوقایمە بن زیاتر بەرگاگرن زیاتر مەناعەتیان زیاد دەکات یعنی تۆ هەر بەکاری بێنە سێرەکەم دەرمانە ئەمڕۆ بەکارت هێنا ساڵێکی کەورە مێش و سیسکی بۆ لە ناو نابە بۆ مقاومەی پێیا کردووە بەڵام هەنگ ئەمەنە زەعیفە یعنی مەناعەی نییە هەر خۆی بە طەبیعی وایە قبولە مەناعەی نییە بۆیە مێرو قڕکەرەکان کە بەکاردێت ئەو حەشەراتانی کە زیان بەخشن زیاتر بەقەوەترن زیاتر خۆ ڕادێن لەگەڵ جەوە ئەو بارگرانی کە هێتە سەرشانیان بەرگەی ئەگرن زیاتر بەڵام ئەمان ئەوانی کە ناسکن زووتر لە ناوەچن کەواتە کە بە نەشارەزایی بەکاری بێنی ئەوەی لێەکەوێتەوە نەتوان لێرە بۆستم باسی حاڵەتێکی کە بکەم زۆربوونی باخ لە 20 ساڵی ڕابردووایە لە کوردستانە باخ زۆ زیادی کرد شوێنە سیاحەکانە سیتەک مێرگەپان هەموو شوێنە هاوشێوەکانی ئەوێ ئەستەوان سەرەتا لە دەڤەری ئەو لاوە دەستی پێ کرد دوای هاتە مێرگەپان و سیتەک لە هەموو شوێنێکە ئێستا باخ و مەزرعە و شوێنی حەوانە و شوێنی ئەوەی کە بۆ سیاحەت خەڵک سیاحەتی تاکە خێزانی بەکاری بە حساب خۆمەشغوڵکردن و باخی هەیە و کۆمەڵە دارستانی سروشتی لە ناو براوە ژینگەکە تێکرا و کۆمەڵە داری هاوردە هێنراوە بە نەزانیش تەمان هەموو کەسێ شارەزانیە بۆ خەڵکێکەیە باخەوانە ڕاستە وەکو پیشە باو باپیری لە لادیە بووە یان لە لادیەوە هاتوتە شار دواتر باخێکی ئەمە لێ ئەزانێ باغداری ئەزانێ فەلاحەت ئەزانێ بەڵام منێک کە مامۆستام یان دکتۆرێکم یان کەسێکی کەم ئەچم باخێدا ئەمەزرێن و خۆمی پێوە مەشغوڵەکەم ئەخ لی نازانم باخەکەم بەروبوومی نییە بەو شێوەی کە باخەوانێکی بەتوانە و بە سەلیقاتی مەجبور پەنا بنە بەر مێرو قڕکەر خەڵکێکی زۆر فەلاحێکی زۆر باخەوانێکی زۆر هەموو پەنا بنە بەر مێرو قڕکەر لەو لاوە ئامانجەکەی خۆشی ناپێکیە مقاومە و مەناعەتی ئەو مێروانی کە زیان بەخشن ئەوانەش زیاد دەکات یعنی زەرەرەکە بێ بە دوو قات ئەم وێنەیە تقریبا ئەو ڕوونەکاتەوە کە دواتر بە شێوەیەکی گشتی چۆن ئەو مادە ژەهراویە لە ئاوا بێ لە خاکا بێ لە هەوایە بێ لە کێڵگەیە بێ چۆن ئەجۆزرێتەوە بۆ مرۆڤ و دواتر لەناو لەشی مرۆڤایە چی لە بڵێن زیندە چالاکیەکانی مرۆڤەکە و چۆن تووشی ئەو حاڵەتانی کە باڵانسی هۆرمۆن تێبچوونە یان مۆزوعی زاوزێ نەزۆکیە یان هەر شتێکی ترا کە کاریگەری بە ڕاستەوخۆ بیان بە ناڕاستەوخۆ بێ لەسەر ژیانی مرۆڤ چۆنە و چۆن نییە ئەوەی کە مەبەستمە لێرە بە دەرەجە یەکەم ئەو قوربانیانن کە بە ئامانج نەگیراون مێرووە پیتێنەرەکان ئەو مێروانەی کە بەشێکن لە تۆڕی خۆراک ئەو مێروانەی کە پیسخۆرن و ژینگەمان بۆ پاکەکەنەوە بەڵانسی سروشتمان بۆ ڕاگرن ئەمانە قوربانین ئەوانن جوتیارێک بیان باخەوانی یان کەسێک کە مێرو قڕکەرێک بەکارێنێ بۆ ئەم بەکاری نایەنە بەس نازانێت کە زەرەرەکە لەمەگەێنێ بە دەرەجەی یەکەم هەنگ پیتێنەرەکان زۆرترین قوربانین لە نێو مێرووە بە ئامانج نەگیراوەکان لەو قوربانیانش تەبعاً هەنگە و پەپولەیە و پەروانەیە و ئەمانە پشکی شێریان بەرەکەوێت بۆ زۆریشیان زۆرە زۆریش ناسکن مێرووە ڕاوچیەکان کۆمەڵێ مێرومان هەیە مێرووی تر ڕاوەکان بۆ نە خاڵخاڵۆکە مێرووی تر ڕاوەکان زەردەواڵە مێرووی تر ڕاوەکان کولە حاجی مێرووی تر ڕاوەکان ئەمانەشمان بۆ لە ناوەبەر کە ئەمەی لە ناوبرد دیستانەوە مێرووە زیان بەخشەکان زیادەکە لەولا
توێژینەکان دەریان خستووە کە زیادە ڕێوی لە بەکارهێنانی مێرووە قڕکەرەکاندا بوون و ژمارە و فرەجۆری مێشەنگە کێویەکان، یعنی ئێمە بەس یەک جۆری مێشەنگە ناسین کە بەخێوەکەی هەنگوینی هەیە، بەڵام نزیکەی 20 لە سروشتا لە سروشتی هەموو جیهانە نزیکەی 20,000 جۆری مێشەنگ هەیە کێوی، ئەم جۆرەیان نییە. ئەمانە زۆر ناسکن بەرگە ناگرن لە ناویانە بە کەواتە پیتاندنی گوڵە کێویەکان بەروبوومی کێڵگەی کاریگەری دابەزێت. دیسان و هەر سەبارەت بە قوربانیە بە ئامانزنە و گیرەوەکان لە توێژینەوەیکی تراوە خراوەتە ڕووکە مێرو قڕکەرەکان ڕاستەوخۆ هۆکارن بۆ کەمبوونەوەی کۆمەڵی پەپولەکان و دابەزینی جۆرا و جۆریان. من خۆم نزیکەی 8-9 ساڵە بەس خەریکی دراسەکردنی پەپولەم لە سروشتی کوردستانە. توێژینەوەیەکم هەیە نزیکەی 102 لە دوو توێژینەوەیە 110 جۆر پەپولەم لە پارێزگای سلێمانیا بڵێن کردومە بە لیست کە کەلۆکێکم بۆ دروست کردووە. توێژینەوەیەکە بڵاو کراوەتەوە لەسەر مستەوای عالەمە. 7 ساڵ پێش ئێستا کۆمەڵی جۆری پەپولەمە بینی بەس ئێستا نایبینم. ناڵێن هۆکارەکەی هەموو مێرو قڕکەرەکانە، بەشێکیان بەرزبوونەوەی پلەی گەرمی زەویە ئەوە عیلاقی بۆ، بەڵام بەشێکیان بە دڵنیاییەوە کاریگەری بەکارهێنان و زیادە ڕەویە لە بەکارهێنانی مێرو قڕکەرە. هۆکارە بۆ ئەوەی کە بارگرانێکی زۆر بخاتە سەر هەنێ زۆری دەکمەنیان کەم ببنەوە یان دەرناکەون. توێژینەوەی تریش هەیە باز لە کاریگەری ڕاستەوخۆی مێرو قڕکەرەکان ئەکا لە کەمبوونەوەی ئەو مێروانی کە ڕاوچین. ڕاوچیەکان بۆچی باشن؟ یعنی کۆمەڵێ مێرومان هەیە بۆنە خاڵخاڵۆکە زەردەواڵە کولە حاجی لە هەنێ وڵاتە وەکو چەکێک بەکار دێت، باخەوان بەکارهێنەی خاتە باخەکەیەوە بۆی مێرووە زیان بەخشەکانی بۆ بخوا و لە ناوی بەرێت. ئێستا زەردەواڵە هەموو کەس ێوازانە خراپە، خراپ نییە، بوونی باشە بۆ کۆمەڵێک ئافاتمان لە کۆڵەکاتەوە. خاڵخاڵۆکەش بە هەمان شێوە، کولە حاجیش بە هەمان شێوە. بۆیە مێرو قڕکەرەکان ئەمانشمان بۆ لە ناوە بە، یعنی دۆستێکی مرۆڤێ، دۆستێکی هاوتەریبی بەرژەوەندی مرۆڤەیە، ئەمانیشمان بۆ کەمەکاتەوە. طبعا ئەمە مێرۆکانن بۆ نۆ پەپولە و خاڵخاڵۆکە و دراگۆن فڵای پێڵێن زەنجەری پێویان سەرتەشی بە لای خۆمە پێڵێن پوشکە بەقنیا کولە حاجی پەپولە هەنگ. ئەمە مێروویەکە ناوێکی هەیە تۆزێک ببورە پێڵە بوخڕینەی پێڵێ قالۆن چێ بەڵێ ڕیخی دوو لە ڕووتان ڕیخی بڵێن ئاژەڵ لە دەشت و دەرە لە ناو دارستانە خڕێکا وەکو هەڵما دووردەوە لە پاڵێنێ ئەیبای کا بە هێلانەیەک بۆ بەچکەکانی باشە کە ئەمە زۆر بێزانی کاریگەری چەند زۆرە لەسەر دارستان بوژانەوەی دارستان بۆ چونکە ئەمە پاشەڕۆی چییە؟ پاشەڕۆی ئاژەڵە. ئاژەڵ چییە خوا؟ تۆ میوە و بەری ڕۆکە خوا. ئەو تۆی لە پاشەڕۆکەیە ئەم پاشەڕۆیە دووبارە بۆی هەیە بڵاو بێتەوە کە بڵاو بۆ یعنی چانسی دووبارە دروستبوونەوەی یعنی تۆکە بڵاوە کاتەوە چەکەرا کاتەوە لە شوێنێکی کە ئەم هۆکارە بۆ بڵاوکردنەوەی وەکو چۆن سمۆرە هۆکارە بۆ بوژانەوە و یاخود بەردەوامی دارستانی بەتایبەتی بەڕوو بۆ چونکە بەڕۆیەکی زۆرە شارێتەوە دوای نایدۆزێتەوە نازانێت لەکوێ داینەوە بۆ خۆی چەکەراکە و بەڕۆک ئەمیش ئاوایە عینیش بە دڵنیاییەوە پەینێکە پەینەکە بڵاوە کاتەوە پەینی سروشتیە بڵاوێکات یۆریا بڵاوە کاتەوە تاوان ئەمە تۆ پیسخۆرە پیسە بە نسبەت ئێمەوە بەڵام بزانە چ کاریگەریەکی لە سروشتە. ئەمانەش ئەمە بابەتی پێیانەتێ زەنجەر و سەرتەشی یان پوشکە بەقنیە پێوتێ دراگۆن فڵای دەمزە فڵای مێشولەیەکی زۆرە خۆنەوەانە تۆ کە مێرو قڕکەر بەکارێنی ئەمانەش بۆ لە ناوە بێ یان هێشتا چانسی ئەوانی کە زیادەکەی کە خراپن. کاریگەری مێرو قڕکەرەکان دیسان لەسەر مێرۆ بە ئامانزەگیراوەکان تەڵان هەنێکیان بە مردنی ڕاستەوخۆ بە بەرکەوتنی ڕاستەوخۆ ئەمرن هەنێکیان بارگرانی نەخۆشیان نەخات ژیانیان خاوتر ئەبێتەوە
گەشتیان دوا ئەکەوێت سووری ژیانیان درێژتر ئەبێ قەبارەی بەچکەکانیان بچووکە بێتەوە بەرگری جەستەیان کەمەکا و دواتر نەخۆشەکەوێ و بەرگە ناگرێت. پەیوەندی ئەم زیان گەیاندنەی مێرو قڕکەرەکان ئەم زەرەرانەی مێرو قڕکەرەکان بەکاربوونەوەی زیندە جۆراوجۆریەوە چییە؟ کوشتنیان لاوەزبوون یان شەکەتبوونی مێرووە پیتێنەرەکان هۆکارە بۆ کەمبوونەوەی پیتاندنی گوڵەکان تەمان زاوزەی گوڵەکان کەمبوونەوەی بەربوونیان ینی زەرەرەکە لە مایاییدا کە ئەمە کەمبووە لە ماوەی دوور و درێژیشدا ینی لە درێژخایەنیشایە ئەبێتە هۆی کەمبوونەوەی زیندە جۆراوجۆری ڕۆک و هەموو ئەو ژیاندارانی کە وابەستن بە ژیانیان وابەستەیە بە ڕۆکەوە ئەنی جۆرەکانیان کەمە بێتەوە. طبعاً تا جۆراوجۆری زیاد کات لە سروشتایە لە دارستانە قازانجی مرۆڤە بۆ زۆرتر ئەبەخشێ بە مرۆڤ لە جۆراوجۆریە زۆرتر ئەبەخشێ بە مرۆڤ بۆ ئیکۆنۆمی مرۆڤ بۆ مەستن بۆ ئابووری مرۆڤە. پەیوەندی زیانگەیاندنی دیسانەوە بە جۆراوجۆریەوە چییە؟ کەمبوونەوەی زیندە جۆراوجۆری مێرووە ڕاوچیەکان دیسانەوە مێرووە نێچیرەکانیان شێواندنی تۆڕی خۆراک لە ئیکۆسیستمە یاخود لە سیستمی ژینگەیە لە ماودای دوور و درێژی شاید ماودەی درێژخایەنی شاید طبعاً جۆراوجۆری بیۆدایڤەرسیتی دابەزێت. کەمبوونەوەی ژمارە و دیسانەوە پیسخۆرەکانیش کە کەم بێتەوە دیسانەوە جۆراوجۆری دابەزێت لە درێژخایەنایە. ئەمە شێوازێکە بۆ نمونە من ماستەرەکەی من لەسەر هەنگ بوو ئیشەکەی من لەسەر مێشەنگ بوو. طبعاً مێشەنگ قوربانی سەرەکی دەستی مێرو قڕکەر هەنگە ئەمەنە ناسکە. هەنگ هەر بۆ هەنگوین نییە بۆ پیتاندنی باخە بڵین باخەوانێک یان جوتیارێک هەنگ بەخێوەکە قازانجەکەی زیاتر لە هەنگوینەکە زیاتر لە پیتاندنی بەروومە کێڵگەیەکیەتی کە مێرو قڕکەر بۆ ئافاتە کشتتوکاڵەکان بەکارێنێ ئەم بەرێکەوێت دەکاتێکە بەسەر گوڵەکانەوەیە ئەم زەعیفە ئەمریە ینی لاوازە بێ نەخۆشەکەوێ کەواتە بەرهەمی هەنگوین کەمە بێتەوە بەرهەمی پیتاندن کەمە بێتەوە. ئەمە کێشەکەیەکی نەخۆشیەخە بە ڕاستەوخۆ بیان بە ناڕاستەوخۆ بێت. شانەکانی لەشی تێکەدا وەکو چۆن لای خۆمان ئێمە تووشی قورحابین ئەوش تووشی قورحەیەکە کێشەی بۆ دروستەکە. بۆیە قوربانی سەرەکی دەستی مێرو قڕکەر هەنگە. مێرو قڕکەرەکان چۆن ئەگەنە خۆراکمە بە ناڕاستەوخۆ یان ئەوەیە کە بە بەرکەوتنی ڕاستەوخۆ تۆ بەکارێنی وەکو باخەوانێک وەکو فەلاحێک یان وەکوەوەی کە تۆ لە ماڵەوە بەکارێن یان کرێکارێک بڵێن کە لە شارەوانیە یاخود لە دەستگا تەندروستیەکانە کە بەکارێنێ بۆ قڕکردنی مێشولە و ئەو مێرۆ زیان بەخشەکان بەڕاستەوخۆ بەرێکەوێت. یان دوکاندارێک یان لە عەلوەیە یان لە مەخزەنێکە کە خۆراکی وشکێکی هەڵگیراوە دیسانەوە کە بەکاردێ بەرێکەوێت خۆراکە بەرێکەوێت. یان بە ناڕاستەوخۆ هەنێ جۆریان کە ئاڵێن ئەچێتە تۆڕی خۆراکەوە ئەچێتە ناو گۆشت و شیر و هێلکەوە ئەچێتە ناو هەنگوینەوە. چەندین توێژینەوە هەیە کە پاشماوەکەی لە ناو هەنگوینە هەیە پاشماوەکەی لە ناو شیرە هەیە خوار لە دەواتنیشا بەکاردێت لە کێڵگەکانی مانگا و بەخێوکردنی مەڕووماڵاتیشا بەکاردێت. ئەمەش دیسانە بۆی هەیە بە شێوەیەک لە شێوەکان هەنێ زۆریان بگاتە گۆشت و شیر و هێلکە و ماسی و هەنگوین و ئەمە بۆیە بەو شێوەیە ئەگاتە لەشی ئێمە. جێگرەوە چییە؟ حەل چییە بۆ ئەم مێرو قڕکەر؟ بەکاری نێنین هەرەبێ بەکاری بێنین بۆ چکە بەکاری نێنیت و بەروونی شێڵگەی وەکو مقارنەیەکم کرد لە ئەوڵەوە کەمە بێت دەستکەوتت کەمە بێت. زانایان و پسپۆڕان لە بواری کشتتوکاڵە و لە بواری بایۆلۆجیا و لە بواری ژینگەیە هاتوون پرۆسەی IPM یان داهێناوە پرۆسەیەکی استراتیجی زۆ تۆکمە و چاک و گژگیرە. IPM یعنی ئیدارەدانی گژگیری ئافاتەکان. چۆن من دێم مێرو قڕکەر بەکارهێنم بەڵام بە گوێرانە بەکاری نایەنم بە نەزانانە بەکاری نایەنم بە وریایانەوە بە پلان بەکارهێنم نیشانی بۆ ئەگرمەوە چ کاتێک بە چ بڕێک
لەکوێ بۆ کام مێرووە بەکاردێ. بۆ نمونە هاتوون کۆمەڵێ مێرووقڕکەریان دروست کردووە یان هاوشێوەی کۆمەڵێک هۆرمۆن و مادەی تر کە پێڵە فیرۆمۆن لە مێرووەکانە دروست کراوە، ئەچن سەرنجی نێرەکان ڕاکێشن یان مێرووقڕکەرێکی بۆ دانێن و لە پاڵیایەت هینێکشی بۆ دانێن بڵێن ئەو مادەی کە سەرنجی نێرەکان ڕاکێشن، نێرەی ئەو جۆرەی کە کێشە کشتتوپاڵەکەی ناوەتەوە. مادەیەکی کەمی بۆ دانراوە، مێرووقڕکەرێکی کەمیش لە یەک شوێنێکە یان لە چەند شوێنێکی دیاریکراوە بڵاوی نەکردوێتەوە. بەمە هاتوون هەموو نێرەکانە کوژن یان نێرەکان قەتیسەکەن، حەبسیانەکەن. کە نێرە حەبس کرد ئیتر مێ ناتوانێت زاوزیەکە، بۆیە بۆ جێنرێشنی دووەمنەوەی دووەمن نابێت یان زۆر کەمە بێتەوە. ئەمە یعنی فێڵکردنیەکە بەڵام بە وریایی بەکاری. لەمە نمونەیەکی بەسیتی IPM، یعنی ئەتوانی پەنابەرین بەر ئەوە. پشتبەستن بە ڕێگە بایۆلۆجیەکان، ینی ڕاستە ئەمەی ئەم ڕێگەی کە هەیە کیمیاییە، ڕێگەی بایۆلۆجی و ڕێگەی فیزیاییشمان هەیە. ڕێگەی بایۆلۆجی ئەوەیە کە بێ کۆمەڵێک مێروو هەیە دژمنی سروشتین بۆ ئافاتە کشتتوپاڵەکان لە قازانجی مرۆڤیشەکەن، خۆیان بە سروشتی مێرووە خۆن ڕاوچین، بەڵام لە قازانجی ئەمەیشەکەن. بۆ نە خاڵخاڵۆکە، کول لە حاجی، زەردەواڵە، هەنێ جۆری تری مێروو هەر بە پلان هەیە بۆ نە لە ئەوانی کە دەرمانی کشتتوپاڵی فرۆشن لە وڵاتان ئەچن قوتوویەک بۆ نە خاڵخاڵۆکە کڕم بڵاوەکەنەوە لە باخەکەیانە، واکات کە شۆکە هەیە لە زۆربەی ڕۆکەکانە شۆکەی بۆ خوات، خۆی و بەچکەکەی شۆکە ئاخوات. ئەمە پێوتێ بایۆلۆجیکەڵ ئێنێمی یاخود دژمنی بایۆلۆجیانە. یان بەکتریا، زۆرە بەکتریایەکەی پێڵەن باسیلەس ثەرنجینسس، بەکتریای کاریگەری لەسەر مرۆڤ و گیانداری تر نییە، کاریگەری تەنیا لەسەر مێرۆکان هەیە، مێرۆکان نەخۆشەخە. ئەمەی بۆ بەکارهێنی لەو شوێنەی کە ئافاتە کشتتوپاڵەکەی هەیە. پەنابردن بۆ هەنێ بربەستی یا ڕێگەی فیزیایی کە وەکو بربەست بەکاردێ، دانانی بربەست، دانانی تەڵا و کۆمەڵێ حاڵەتی تر هەیە بۆ دوورخستنەوەی مێرۆکان، بۆ لەناوبردنی مێرۆکان یان بۆ حەبسکردنی مێرۆکان. بەکارهێنانی مێرووقڕکەرمان هەیە، بەڵام سروشتین سەرچاوەکەیان لە ڕۆکە وەرەگیرێ. بۆ لە نیم مادەیەکە نیم لە بابەتی دارچین و ئەوانەیە، دارێکی منتیقەی ئیستیوائیە لە هەند و مالیزیا ئەوانە هەیە، بەکاردێت پاودەرەکەی بەکاردێت بۆ لەناوبردنی مێرووەکان و چەندین جۆری تریش هەیە، بەڵام ئەمان تۆزە گرانترە. ئەوە ئەم سەرچاوانەشم بەکارهێناوە بۆ ئامادەکردنی بابەتە. هیوادارم گەیاندە بێتمەوەی کە من بەبەستم بۆ و سوودێکی بە ئەوەی بەڕازیش گەیاندە بێت. زۆر سوپاس بۆ جۆگرتنتان.